سڵاوبینە ڕازیزەکانی پرۆگرامی فانۆس و 1964 خۆشحاڵم دوێ ماوەیەک دابڕان بە کۆمەڵێک بەرگ و بابەتی جیاواز و دیکەوە دەبینەوە میوانی ماڵەکانتان دەمەوێت لێرەوە پێتان ڕابگەێنم لەم شەوە پرۆگرامی فانۆس هەفتانە شەوێک دەبێتە میوانی ماڵەکانتان تا کۆتایی پرۆگرام لەگەڵ مابن دەچینە لای خەڵک پیرۆزبیان لێ دەکەین و قسە و گفتوگوی شیرینیان لەگەڵەکەین و خەڵاتی خۆمانیان پێشکەشەکەین. سڵاوت لەبێ مامەگەر باشی جەژنت پیرۆز بێ. هەروەها پێم بڵێ چۆن خۆت بۆ جەژن ئامادە کردووە؟ وڵی ئامادەکردنیەوەیە کە نەبوو خۆم بەس بۆ خەڵکی باشترین شینی و لەزت بدەم بە خەڵکی ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتین هاتوینە ئێرە مێمانین بەخێر بێن سەر سپاس دەکەم بەڕێزم بە بۆنەی ئەوەی کە میوانی و جەژنە و ڕۆژهەڵاتی دەنگە خۆشە گۆرانێکمان بۆ بڵێ. وڵی گۆرانی من تۆزێک ئەوەیە کە لەبیر بدەچێتەوە کێشە تۆزێکمان ئەوەندێکە لە بیرتە بۆمان بڵێ ڕازین. کوردستان ناوی بەرزت بۆ بەهێزی ژیانم. چۆنی؟ زۆر سپاس. ئەحواڵە؟ باشی تۆ؟ سەلامەت سپاس دەکەم. پێم بە ڕۆژانە بچیەوە سەرقاڵی؟ ئەمە لێرانە ڕۆژانە ساحب دوکانین ئیدی دێن دوکانی خۆمان دەکەینەوە لە دوای نیوە ڕۆیانەوە تا ئێستا جێژنە تا شەوان درەنگ 11 و 12 بەردەوام دەبین سەر دەرمان دەکەن. خەڵک چۆن خۆی ئامادە کردەوە بۆ جەژن؟ خەڵک بە باشی خۆی ئامادە نەکردیە لەبەر بەعزێک سەبەب بوو ئەوانە نەهاتنی و دواکەوتنی ڕات بوو ئەوانە ئیدی تەسیری لە بازاڕی هەیە مەسەلەن لەو ئێستادا دەبوو بازار زۆر باش بە و قەربارگی زۆری پێوە دیار بە بەڵام زۆر خاوە. لەگەڵ سۆشیال میدیا بینێت چۆنە؟ باش چی زۆر بەکارێنی؟ عادەتەن فێسبوک و ئینستاگرام. 1964 فۆلۆ کردووە لایکت کردووە؟ وڵی زۆر لۆم دێ نازانم تەماشەکەم باشە بەردام شتەکانی لەوەدی. باش لەگەڵ ڕسم ڤیدیۆ بینە چۆنە زۆر ڕسمەگەی ڤیدیۆکەی؟ زۆر ناوەڵڵا. ئەزانی ناو مۆبایلەکە چەند ڕسم و ڤیدیۆی تەیە؟ لەوانەیە 7000. ئەگەر نزیک بێ لەوەش من خەڵاتە ئێمە نزیک بێ لە 7000ش سەیرێکی بکەین باشە سەرچە چاوت خۆش بێ زانین ئەڵێ 7000 نزیک بێ لە 7000ەکەش من خەڵاتە ئێمە با هەمووی بۆ کۆکەمەوە دێ هەموو بۆ کۆکەوە ڤیدیۆکان بۆ حسابکەم حسابی نەکەم ڤیدیۆکان حساب مەکەم حسابی ناکەم باشە نزیکە لێوەی تقریبا تەواو نزیکە لێوەی بە ڤیدیۆکانی لێ دەرەکەینەوە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس سپاس بە بەشداریکردنە زۆر دەستەکان هەر بەرەکەتە لە خزمەتتان بەخێر سڵاوت لەبێ خاتون بەخێر بێ گیانی بەخێر بە کەناڵەکەتان دەکەم بەخێر بێ گیانی سەلامەت ماشەڵڵاتەیەکی خۆشتانە قوربانت بم سپاس کوردەواری هەر دەبێ وابێ یاخوا بەخێر لێ بکەم بۆ لەبەر نییە وەڵڵا ناو بازاڕە دەنا بۆ فستیڤاڵەکانی کە هەر لەبەری دەکەم لەشە ساق لەیەکەت لەسەر چاوم ڕۆژانە بەم کارە خەریکی بەڵێ هەر شوێنێک فستیڤاڵ بکرێتەوە ئێمە خانم بەشداری پێ دەکەین چیتان هەیە مەسەلەن خۆی قەدیم بەس کەلانە هەبووە بەس ئێمە پەنیر و قیمە و هەموو جۆرەکانمان بۆ زیاد کردووە ئەبدەیتان کردو هەرێ وەڵڵا لەشتان ساق سەلامەت بێڕوحی من خەڵک چۆن پێشوازیەکە لە ئیش وەڵڵا الحەمدوللیلا زۆر باش زۆر بەدڵیانە چەند گرنگە ئاوا خانمان بۆ خۆیان کاری خۆیان بکەن وەڵڵا لای منەوە زۆر گرنگە خانمان کاری خۆیان هەبێ ڕاستە پیا و ئیشی دەرێ بکە بەس خانمێشەر ئیش خۆی هەربێ ڕاستە ئەبێ بینێ لەگەڵ سۆشیال میدیای باش بێ وەڵا باشم الحەمدوللیلا چی زۆر بەکارێنی وەڵا زیاتر هەر خۆم بەرنامەی تیکتۆکم هەیە ڕکلامی بۆ خۆم دەکەم زۆر باش سەرکەوتو بیاخوا ئەی لەگەڵ ڕسم و ڤیدیۆ بینێ چۆنە وەڵا باش مشکلەم نییە ئەگەر پێت بڵێ مەزانی نا مۆبایلەکە چەند ڕسم و ڤیدیۆی تایە ئەزانی وەڵای زەحمە زۆری تێدا ناوەڵا باش ماشەڵڵا دایخەم ئەوە من فێر ناکەن بەرە وەڵاگا لە خزمەتدا ئەگەر فێرەبی لە خزمەتە وەڵڵا بەس بەخوا بڕوا ناکەم زیری ئێستا زەحمەت نانا منە شتانم کردووە پێش تێتەواو یاخوا قەلبت ساغ بێ سەلامەت بی زۆر سپاس ئەتوانم شتێکی ترە لەگەڵ تاقیکەمەوە بە چاوان فەرموو چاوت نێشە یاخوا 1964 فۆلۆ کردووە لایکت کردووە سەیری دەکەم بەس بۆی هەیە زۆر جاری بۆی هێنا بەدەقیقی پێم بڵێ وەڵای حالن مۆبایلەکەم پێ پیشانیشت دەم لایم داڵەکان بەزێمێشتۆ بەخوای کەس هەیە لە دەژناگەردنی ئازانەکەی لێی خۆش نەبی واللهی لەوانەیە هەبووبی بەڵام
من لە مێژە و قەرارەمدایە لە ڕای ئەو خوایگردنی هەموو خەڵک ئازادی یعنی ئەوەی غەدری لێکردیمە ئەوەی بڵێن دزی لێکردیمە ئەوەی خیانەتی لێکردمە گەردەنی هەموو خۆیان خوا لە هەموو خەڵک ڕازی دەبێ وام چمە پرسیارە لێ فەرمی یەک خولەک من پرسیار لە تۆکەم لەوێ خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارنێنی جوان باشە فەرمی کاگەندام ڕۆژانە بە چ سەرقاڵی بەکاری ڕۆژانە و سایات خۆ خوا لەش ساق بێ پێ دوای بتوانانی لە من بێتەوە تێت دەبەمەوە لە تو زەقمترم بردیتەوە بەڕاست لە تو زەقمترم بردیتەوە لە تو زەخمتر یعنی یعنی لەوانەیە پرسیاری زۆر بە قوتریان کرد و جوابم دایتەوە جاتەوە پرسیاری ڕاضیم لێ بکەن کێشەکەی من لە ڕاضە نازانم پرسیاری ڕاضە بکە ئاخر من لێ نازانم چی بکەم لێ نازانین پرسیارە چکە بکە باشە وتە چەند ماڵەتەیە 5 منداڵ سێ کچ و دوو کوڕ سێ کچ و دوو کوڕم هەیە سێ کچ و دوو کوڕ سێ کچ و دوو کوڕ ئەی پێشە نەدوو دوو کوڕ و سێ کچ نانا دوو کچ و نانا. سێ کوڕ ئێستا خەڵاتەکەتان هەلێ دەستێنمە جا ئاو ناوی دەستا خۆش بەڕاستی سەرکەوتووی دەست خۆش ماشەڵا کەناڵێکی پرۆفشناڵە بەڕێزی پێم لە لایکت کردوین لایکم کردووە بەڵێ بەڵێ دەستان خۆش زۆر سپاس گۆشت سپاستان دەکەم دووبارە جەژنتان پیرۆ زۆر سپاس چۆن خۆ ئامادە کردو بۆ جەژن والله خۆمان ئامادە کردووە ئیدی بە کاسبێکەشەوە مەشغولیم یاخوا لەشە ساق ڕۆژانە بە بەهار و هاوینا دیارە خەریکی ئەمانەی بارێ والله ئیشەکان ئەوێ و ئیدی هەم ئیشەکەی ئەەکەین و لەو بازاڕی و هەم بژێ و ژیانی خۆ دابینکەین لۆ ئەوەی یانی خۆ ئامادەکەین لۆ جەژنێ ئارێ والله باش ماشەڵڵا ئەو هەموو ترش و خێولی مەدۆزیە بەێ خۆ سەیری یەکەی زوو نایخۆی والله بەخۆشم ئەوی خۆم بەس ینی تقریبا ینی منەوە ئیشە بکەم نیوەی خۆمی خۆم والله ئەمە خۆم تقریبا خەریکە لێ وەرز بم ینی ئارێ والله ینی ئەش خۆم ینی وە نەبیتم ئارێ والله باش 964 لای کردووە تاکید باش بە بۆنەی جەژنە شتێکم پێشکەشەکەی چ پێشکەشکەم بەسەرهاتێک قسەیەکی خۆش نوکتەیەک هەندێک والله شتووە باخۆران زۆر یعنی ئەوە نیمە یان لەو شتانە ڕاستی والله ئێمە ئەوەندە سەرقاڵی ئیش و کارین لەبیرمان چوێتەوە جەژنە خۆمانی بۆ حازرکەن بەس ئێمە لە ئیشەکەی خۆمانە زۆرتر ئەو تەرتیباتەکە بۆ جەژن ئەبێ ئەو ئافرەتەکان حەزیان لێەوە حەزەکەن ئەو کاتە بێتیان حازریەکەین خۆشمان بەردەستمانە ئەگەر ویستمان لەو کاتە حازری فرۆشتەوە وڵا زۆر کەمتر بەکاری تێرین بەس ئەوە کە بەکارمان هاور نایفرۆشینەوە چون ئافرە زۆر حساسە لەسەر ئەوانشتی بەکارات و ببین کە لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە والله بەکاری دێنین بەس ئیش و کار ئەو نەسەرخاڵمانەکە ناتوانین زۆر بەکاری بێنین بە کەمی بەس بەکاری دێنین ئەی ڕسم و ڤیددیو لەگە ڕسم و ڤیددیو بینە چۆنە زۆر ڕسم و ڤیددیوەکەی کەمەیگری ئەرێ وەڵام من زۆربەی ئەو شتانە کە لە سۆشیال میدیا بەکاریان دێرم ئەوانەیە کە لەسەر ئیشەکە من مەسەڵەن شێوازی بە دروستکردنی ئەو شتانەسە لەناو ئەوەی کە لە تەبیعەت بەکاری دێنم ئەوانیش بەکار تێرم لە پاڵیۆ زۆر بۆ ئاگادارکردنەوەز مەسەڵەن کە ئەڵێ من ئەو تەسبیح ئەفرۆشم شێوازی دروستکردنی تەسبیحەکەم وایە کە لە سۆشیال میدیا ئەو هینەکان مشتریەکان ڕایگەێنم بە شێوازەکەی تۆشتی خانمانە فرۆشی خانمان زیاتر مشتری چۆن بەڵام کڵای پیاوانی شت هەیە وڵا بڵێ زۆرتری هینی ئافرەتانە بەزنی پیاوانمان هەیە هینی منداڵانمان هەیە شتێکی تایبەت بە یەکی نییە یا ئافرەت بێ یاژن بێ یا مناڵ بە لە هەموو بابەتەیە بە زۆربەی هینی ئافرەتانە ئەمساڵ زیاتر خەڵک شتە فۆلکلۆرەکانە کاتەوانە وڵا ئێستا دەمێکە خەڵکی ڕووی هاوردووە بە شتە فلکلۆرە کۆنەکان کە دەمێک بوو خەڵکی وازی لێ هێنا بوو بەس ئیسە ماوەیەکە بێت کە خەڵکی گەڕاوەتەوە بۆ ئەو شتانە سلااوت لە بەمام سلام سەرچاو بەخێر بێت قوربانە بم جەژنە پیرۆز بێ جێژن لە هەموو کورد پیرۆز بێ ئەوم پێ بڵە چۆن خۆت ئامادە کردەوە بۆ جەژن وڵا باشە عیبی نییە ئەمامە جیاوازی جێژنی ئێستا لەگەڵ جاران چییە؟ بە قورئان جاران جێژن لەوانەیە خۆشتر بی لە ئێستا بە ئێستا خەڵک زۆردری خۆش نییە لەبەر ئەو موچەوی معاش خراپ دێ و خەڵک جاران زۆر سەردانیەکیە کرد بەخوا ئێستا سەردانی دەکەن ئێستاش باشە لۆ سەردانی خراپ نییە بەس خەڵک دڕی خۆش نیێنە ئەگەر بڵێن ئامۆژگارێکی گەنجەکانمان بکە بۆ ئەوەی خزمەتی و دۆستایەتیان بەردەوام بێ باش بن چه ئامۆژگارێکیانەکەی وڵی دەبی سەردانی یەک بکەن وانە ڕاستە دەبی سەردانی یەک بکەن
بەوەی خزمایەت باشتر نەک واست لێک بینن هەر سەردانی یەک نەکەن هەر لێک وە دوورەکەونەوە نیە ڕاستە ئازیزانم پرۆگرامی ئەم شەومان کۆتایی پێات بە هیوای کە جژنێکی خۆش و شادی بۆ هەموو لایەکتان بێت و بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵەوە